بەو پێی لەگەڵاتنی وەرزیاویندا ناوە بە ناوارد و وڵاتی ئێران و تورکیا دەست بەگرتنەوەی ئەو سەرچاوە ئاویانە دەکەن کە لە وڵاتەکانێنەوە دەڕژێنە هەرێمی کوردستان. ئەمەش نیگەرانی توندی بەرپرسانی هەرێم و دانیشتوانەکەی لێ دەکەوێتەوە. بۆ ئەو مەبەستە شۆکەڵوێستێکی نیشتیمانی لە بەرامبەر وشک نەکردنی ئاوی چەم و ڕووبارەکان ژمارەیەک ڕێکخراوی داکۆکی کار لە سروش و سەرچاوە ئاویەکانی هەرێم لە گەرمیان بە بەشداری ڕۆژنامە نووسان و چالاکوانان و هاوڵاتیانی سنوورەکە لە ژێر ناونیشانینا بۆ وشکردنی سەرچاوی ژیان کەمپینێکی واژۆ کۆکردنەوەیان دەست پێ کرد. تاوەکو 70% کەمەکاتەوە ئەمەش بەڕاستی زۆر کێشای بۆ ناوچەکەمان دروستەکە بە تایبەتی ناوچەی گەرمیان چونکە مەکانە زەرێکی زۆری ئەبێت بۆ کەمتی تەندروستی و هەروەها بۆ ئابووری ناوچەکە بۆ ژینگەی ناوچەکە. ئێمە ئەمانەوێت هەڵوێست وەرگین و هەروەها دەنگی شەقام بگوێزینەوە بۆ لایەنی پەیوەندیدار. ئێمە خۆمان گرفتی زۆری ژینگەیمان هەیە چونکە مەترسی بە بیابانبوون لەسەر ناوچەکەی ئێمە هەیە یەکێک لە گرفتە گەورەکان کە مەترسی هەیە بۆ ئێمە بۆیە ئەرکی هەمومان ئەرکی هەموو تاکێکە ئەرکی ڕێکخراوە ژینگەیەکانە ئەرکی لایەنە پەیوەنددارەکانە کە کاری جدی بکەن هەوڵی جدی بدەن بۆی بتوانین بەیەکەوە ڕێگری بکەین لەوانەیە کە دەسوڕدەنە سەر سەرچاوە ژینگەیەکان و بە تایبەتی وشکردنی سەرچاوە ئاویەکانی ناوچەکە. هاوڵاتیان و ژینگە دۆستانی سنووری گەرمیان ئاماژەبەوە دەکەن گرتنەوەی ئەو سەرچاوە ئاویانە ساڵانە زیان و لێکەوتەی مرۆیی و سروشتی لێ دەکەوێتەوە بە تایبەت بۆ ناوچەیەکی وەکو گەرمیان چونکە هەڵکەوتەی ناوچەکە لە ڕووی تۆپۆگرافیاوە ناوچەیەکی وشک و گەرمە و گرتنەوەی ئەو سەرچاوە ئاویانەش کار دەکاتە سەر ژیانی مرۆڤ و ژینگە و سروشت و ئاژەڵە کێویەکان. بۆیە دەبێت هەموو لایەنە پەیوەندیدارەکان هەڵوێستی جدی لە سەرمکارانەی وڵاتی ئێران و تورکیا دەرببڕن و بێدەنگی هەڵنەبژێرن چونکە ئێمە پێمان وایە گرتنەوەی سەرچاوە ئاویانە لێکەوتە زیانی خۆی هەیە لەوانە لایەنی مرۆیی چونکە ئەماوە مەعیشەتی خەڵکی زۆری لەسرە ئەمە لایەنی مرۆی لایەنی سروشتێکش دەبێتە هۆی وشکردن و تێکدانی ژینگەی ناوچەکە هەروەها دەبێتە هۆی لە ناوچوونی زیندە ئاویەکان لەوانە سامانی ماسی دواتر ئەبێتە هۆی لە ناوچوونی ئاژەڵە کێویەکان چۆن داکۆکی لە هەوای پاکەکەین ئاوا داکۆکیمان لە ئاوی ژێرزەوی و سەرزەویش بکردایە و ڕێکخراوەکانی ژینگە پارێزی ناتوان ڕێکخراوێکی ژینگە پارێز بن بەبێ ئاو و ڕێکخراوەکانی ژیان دۆستی ناتوان ڕێکخراوی ژیان دۆستی بن بەبێ ئاو. بۆیە پێویستە هەموو کۆمەڵگا لەوە هۆشیار بکرێتەوە کە ئاو سەرچاوەیەکی گرنگە و پارێزگاری لە سەلامەتی ئاو بکەن. این آب شرب شهرهای سردشت و رباط لە دوایەوەی کۆماری ئیسلامی ئێران بۆ ماوەی چەند ڕۆژێک ئاوی زێی بچووکی گرتەوە ئەویش لە پاش تەوابوونی بەنداوی کۆڵسا لە شاری سەردەشت بە مەژدەنگی ناڕەزایەتی بەرپرسانی هەرێم و هاوڵاتیانی بەدوای خۆی داهێنا بۆ ڕێگیریکردن و دووبارە نەبوونەوەی ئەو کارانەی کۆماری ئیسلامی ئێرانیش لە ناوچە جیاجیەکانی هەرێم کەمپین و ناڕەزایەتی ئەنجام دەدرێن چونکە ڕێکخراوەکانی سروشت و ژینگە دۆستان و شارەزایان ڕای دەگەێنن بەگرتنەوەی ئەو سەرچاوە ئاویانە سەرباری وشکبوونی ئاویەکانی و ڕووبارەکان خەیرانی کەم ئاویش بەدوای خۆیدا دەهێنێت. لە گەرمیانەوە دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک. شانەی ڕاگەاندنی جەنگی بڵاوی کردەوە.